ئەمێن خالید سابر سەعیدم دانیشتووی گوندی بۆ گدم ناسراوم بە هاوڕێ خالید پێ خۆشحاڵم بهاتن ئەمێن لە مێش ساڵە لەوەتەی تەمەنی ژیانم و چاوم هەڵێناوە لە باو باپێرمان وەرمان گرتووە ئەو جووت و گا و داس و درونە و ژێر و جەنجەڕا ئێمە بەنووشی ئەو گاسنەی ژیانمان تەمین دەکرد بەو هۆجار و ئەوەی لەبەر ئەوەی ئەگەر ئەوە نەبووایە ژیانی ئێمە تەمین نەدەبوو ماڵ و منداڵمان پێ بەخێو نەدەکرا ئەوە فەلاحەتمان پێ دەکرد ئەمە تقریبەن لە 93ەوە ئەمن دەستم بۆ شتانە کردو بۆ کۆکردنەوەی جا هەر ساڵەی 2 پارچە و 3 پارچە کۆم کردوونەتەوە هەتا عەدەدی گەیوەتە دەوری 300-400 پارچەی ئەمن مەبەستم ئەو شتانەیە کە کۆم کردوونەتەوە ئەم جیلەیە کە تازە پێدەگەن ئەو سەردەمەی ئەوان نەیاندیوە ئێمە دیومان ئەو شتانە کە بە چۆنمان بەکار هێناوە بۆچی بەکارمان هێناوە ئەوە هەر شتە بە وەختی خۆی ئێمە بەکارمان هێناون ئەم نوعورەیە کە دەیبینی ئەمە محەممەدی مام ڕەسوولی تیمارۆشە بۆی دروست کردوم ئەو سەردەمەی ئەمە 3 توتنەوە 4 توتنەوەن زەرعاتیان لەبەر ئەو نوعورەی دەکرد بۆ دەوڵکانەوە بۆ وڵاغی و بەبێ ئەوەی کە بنزین و گاز و بەزمش ئەوانە سەر بکە ئەوە شتێک بوو بۆ خۆمان دروستمان کردبوو بەڵێ ئەو شتانەی کە ئێستا لێرن هەمووی بۆ خۆمان بەکارمان هێناوە بەکارهێنانەکەی هەر کەسە بە شتی کاتی خۆی هەمومان بەکارهێناوە بەدەستی خۆمان جا پارچە هەیە برێن لەم لاولۆلا بۆم هاتووە برادەر بۆی ناردوون سوپاسیان دەکەم بە زۆریشی بەدەست خۆم دروستم کردوون زۆریان بە هەدیە بۆم هاتوون مەمنونیانم ئەوە شیرەمەڕی کە مەڕدە دۆشرا تێی دەکرا ئاوی پێدەهات شتەکە بەکار داهاتن بۆوانە ئەمە بەسنەی تەماتە و ترێ و ئەو شتانەیە تێی دەکرا ئەمە پێی دەڕندرا ئەمە لە خەمیش دروست کراوە شتەکان هەمووی برێن ئەوەیە ئەمە تلیانەیە ساوەر و ئەو شتانەی پێدەکوڵا پێیان هەڵێ دێزا پێیان سار دەکردەوە ئەمە سەلەیەکە ئەم سەلەیە بەس بۆ نانتەرکردنێ بەکاردات کاتی خۆی برنجیشان پێدە پاڵاوت برنجیان دەکردە سەری لە باتی ئەو شتانە ئێستا نەبوو ئەو وەسایلان ئەم شتانەی کە من کۆمکردنەوە لە هەوەدەیشی بچکۆلانە مەبەستم ئەوەیە هیچ مەبەستێکم نییە مەبەستم ئەوەیە ئەم زیلەی کە تازە پەیدا دەبن ئاشنا بن بەو شتانەی کە من کۆم کردنەوە. مەبەستی کۆکردنەوەکەم هەر ئەوەندەیە کە بڵێن
پێی ئاشنا بن بزانت چۆن خەرشی پێشوو چۆنی پێشژیاوە چۆنیان بەکارهێناوە بەرهەمی ئەو شتانە چ بووە کە بەکارهێناوە وەکو فەلاحات وەکو تووتن ئەو شتانە بەکارهێناوە بەس بۆ دەکەی من هەر ئەمەندەی هەڵدەگرێ هیوادارم لە هەموو دەوروبەرمان خەتکەکە ئەو شتانە بپارێزێ و ئەوەی کە بۆی نەپارێزرا بۆ منی بنێرەیان یان بۆ خۆی هۆدەی شکسکۆلانە ئەو شتانە کۆکاتەوە بیان پارێزێ